وكان شيء كسكن زكان من يقرن خويانا كوشن لبولا وكاركي بوتشي غيرتو هۆکارەکەی ڕەشببینیە یەکێک لە هۆکارەکانی دروستبوونی ڕەشببینیش نەبوونی ئینتیمایە بۆ ژیان نەبوونی ئینتیمایە بۆ نیشتیمان نەبوونی ئینتیمایە بۆ ئامانجانەی کە ئینسان ئەیکا بە ڕێگا بۆ ژیانی خۆی ئینسان کە ئامانجی نەبوو لە ژیانە وجودی و تەمەنی بە بەتاڵیە ڕوا بۆیە گەنجەکان پێویستە هەر لە ئیبتیدایی و لەم خۆناغی ناوەندیەوە لەلایەن دایکان و باوکان و مامۆستاکان و نەوەی خاوەن ئەزمون پەروەردە بکرێن پەروەردەیەکی ڕۆحی کە ئینتیمان بۆ جەستەی خۆیان هەبێ ئینتیمان بۆ نیشتیمان هەبێ ئینتیمان بۆ خانەوادە هەبێ خۆشەویستی خوا خەڵقی کردووە لە ناخی هەر هەمومانە ئەوەی کە لەسەر ئێمەیە ئەوەیە کە بڕیار بین خۆشەویستی ئاراسی کێیەکەین چیە بە شای خۆمان نەزانین ئەو خۆشەویستی ئاراسەکەی نەخێر چکە ئینسان کە جەستەی خۆی خۆش نەوێ ژیانی خۆی خۆش نەوێ درۆیە ناتوانێت خەڵکیشی خۆش بوێ خۆشەویستی لە خودی خۆتەوە دەست پێەکە یەکێ ڕێز لە ژیانی خۆی و ڕێز لە ئەندامەکانی جەستەی خۆی نەگرێ هەرگیز ناتوانێت ڕێز لە خەڵک بگرێ هەرگیز ناتوانێت خەڵکی خۆش بوێ خۆشەویستی ئەگەر بازنەیەک بێ چەقی بازنەکە خودی خۆت خۆش بێ بە تاچیت ئاماژگاری چی بۆ گەنجانەمان ئێستا بەشتێکی بەسیط خۆیانە کوژن زەعیفی دەرونیە ئاماژگاریشیان ئامۆژگاریم بۆ گەنجانەوەیە کە ڕۆحی خۆیان پەروەردەکەن ئیرادەیان بەهێزکەن و قەناعەتیان بە بەشی خۆیان هەبێت و ئامانجیان لە ژیان دیاری بکەن و ئەم ڕەشببینیە بە چاولێکەری وەرگیراوە کۆمەلگای ئێمە تاکێک پەروەردەکە کە نەقسی هەیە لە خۆشەویستیان لە پەروەردەی ڕۆحیان نەقسی هەیە لە گرنگیدان بە لایەنە ڕۆحی و لایەنە نامادیەکان نەقسی هەیە و ئامۆژگاریانەکەم کە ژیان زۆر لەوە گەورەترە کە لە بەدەستێنانی کەسێکدا کورتیکەیتەوە ژیان زۆر لەوە گەورەترە کە لە ویست و مەرامە ئەنانەتە شەخسیەکانی خۆدا بچووکی کەیتەوە